لە کاتێکدا دەبوو ئەندامانی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان ئێستا لەسەر دواکەوتنی موچە و ژیانی خەڵک کۆبوونەوەیان بکردایە، بەڵام دەوترێت چۆن دەکرێت یەکەم دانیشتن بەکراوەیی جێبە هەڵدرێت. ئێستا بواە پەلایم کردایە بەهۆی ئەو دۆخەوە لە پێکهێنانی حکوومەت لە دەست بەکاربوونی پەرلەمان، پێکهێنانی دەستەی سەرۆکایەتی و هەروەها لیژنەکان یەکسەر کۆمەڵێک ئیجراعاتی بەپەلایان کرداوی کە پەیوەندی بە بژێوی خەڵکی هۆیە بۆی دۆخەکە نەگاتە تەقینەوە، بەڵام وەک هەمیشە ئەم دەسەڵاتە بێباکە لەبەرەوە هۆکارەکەش لە پشت ئەوەیە یەکەم ئەوان هەرێکە زۆنێکی حکومڕانیان هەیە داهاتی خۆیانی کۆکەنەوە و هەروەها بە شێوەی سەربازی و عسکەری حکمی خۆیان نەکەن، دۆمینیان بەداخەوە گوشارێکی حەقیقی نییە. مەش ئەوە سەلمێنێکە من پێم وایە ئەم پەرلەمانی ئەم جارش لاوااسترین خولی پەرلەمانە بێ، لەبەرەوە دەستخۆشی بۆ هێزوو لایەنانی بە تایبەتی کۆمەڵی دادگەری کە بایکۆتی پەرلەمانی دیزاین کراویان کردووە. کۆمەڵی دادگەری هەرزوو ڕەتی کردەوە بچێتە پەرلەمانێکی دیزاین کراوە، پەرلەمانێک هەژمۆنی حیزبی باڵادەستی بەسەرەوە بێت و نەتوانێت لەسەر قووت و ژیانی خەڵک و موچە لێ پێچینەوە لە وەزیر و دەسەڵاتدارەکان بکات بایەخی چییە؟ چاودێرانیش ستایشی هەڵوێستەکەی کۆمەڵ دەکەن و دەڵێن ئەوە ڕێگا دروستەکە بوو بەرامبەر ئەم پەرلەمانە دیزاین کراوە. نەک پەرلەمان هەر دەسەڵات هیچ پیرۆزەیەکی تێدانە ئەگەر بێت و ئامانجێک نەیەنێتە دی ئەوش ئیدارەدانێکی تەندروست و دادگەرانەی ژیانی کۆمەلگا ئەوە حەقیقەتێکە. بۆیە دووبارەی دەکەمەوەنی پەرلەمان هیچ مقدەستێکی دانیا ئەگەر بێتەوە و ئامانجانی لە پێناویدا خەڵک هەڵبشارنی بۆ دەکات نەیەتە دی. ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا پێمان خۆش بێ و ناخۆش بێ پەرلەمان و ئەو دەستگایە ناشیرنترین دام و دەستگای دەسەڵاتی کوردی لە کوردستاندا و هیچ بایەخێکی نەماوە. واتە سەوڕ دەکەم کۆمەڵگەی ئێمە وردە دەبێت بگێتە ئەو قەناعەتەی بە لە ئەنجامی بە لە ڕێدابردنی ئەو دامەزراوەیە هیچ گۆڕانکاریەک لە ڕێگەی پەرلەمانەوە ناکرێ. من قەناعەت دەکەم یعنی ئەو کاتەشکە یەک لەو کەسانە بووم کە پشتیوانی تەواو و بزوێنەری ئەو پرۆسەیە بووم کە کۆمەڵ بەشداری پەرلەمان و پرۆسەی سیاسی نەکا و لەگەڵ ئەوەدام ئەو لایەنە تریش کە ئومێدی گۆڕانکاریان هەیە بەشداری تدانەکەن. خول لە دوای خۆل هەوڵ دراوە ڕۆلی پەرلەمان و پەرلەمانتاران لاواز بکرێت. چەندی ساڵە نەتواندراوە بودجە بهێنرێتە پەرلەمان و لێ پێچینەوە لە هیچ وەزیرێک نەکراوە و هیچ وەزیرێکیش لەسەر گەندەڵی سزا نەدراوە. پەرلەمانێکیش نەتوانێت شەڕی بەرگری لە مافی هاوڵاتیان بکات، نەچوونە نێوی زۆر باشترە. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.